نیمە ئاواڵێ لە گۆشەی بێکەسیدا خەم نەبێ نیمە ئاواڵێ لە گۆشەی بێکەسیدا خەم نەبێ چاکە ئەو لێرەش وەفای هەرماوە سایەی کەم نەبێ لاپەڕەی ژینم هەموو هەڵدەیتەوە تێیدا نییە باسی فرمێسک و هەناسە و شیوەن و ماتەم نەبێ ڕۆژگاری سپڵە بۆ من بۆسەیەکی نایەوە نەمدی هەر تیرێکی دەیهاوێ بەرەو سینەم نەبێ ڕەنجی دووری دڵبەرم بۆ کوشتنی من کافیە گەر لە دونیادا ئەمن هیچ مەینەتیدی کەم نەبێ کوا دەزانێ چەند پەرێشان و پەشێوە حاڵی من کوا دەزانێ چەند پەرێشان و پەشێوە حاڵی من ئەو کەسەی جیرۆدەی ئەگریجە و پەرچەم نەبێ ڕەمزی دڵداری لە زینێ فێر نەبوو یارم دەنا کوا ئەوینداری وەفاداری وەکو من مەم نەبێ شادی جارێکی بە میوانی نەهاتۆتە دڵم ڕەنگە خەڵوەتخانەی خەم شوێنی نامەحرەم نەبێ خۆم دەسووتێنم هەتا بەزمی خەڵک ڕەوشن بکەم خۆم دەسووتێنم هەتا بەزمی خەڵک ڕەوشن بکەم چێ لە ڕێی خەڵکە وەکو شاعیر دەسووتێ شەم نەبێ